بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم کە ئەمڕۆژ لە بەرنمەیەکی دیکەی باسوخواز بە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواسێکە لەسەر بابەتێکی گرنگکە لە شریعەتی ئیسلامی و لە زۆرێک لە ناوەندە ئەکادیمیەکانی پەرەپێدانی مرۆیی زۆر جار جەختی لەسەر دەکرێتەوە، ئەویش ئارامگرتنە و سەبەرگرتنە لەسەر ئەم ناخۆشی و نەخۆشی و ئەو بەڵاو ئیبتلانەی کە بەسەر مرۆڤ دادێن لە ژیانی ڕۆژانەیدا. سەبر چییە؟ ئارامگرتن چییە؟ چەند جۆری هەیە بە تایبەت لەمڕۆدا کە بیهێنینە واقعی هەرێمی کوردستان کە بە دۆخێکی دژواری ئابووری و دۆخێکی دژوار لە زۆربەی لانەکاندا هاوڵاتیان و تاک و بە تایبەت گەنج کە پێیدا تێپەڕ دەبێت چۆن دەتوانێت سەبر بگرێت؟ لە شریعەتی ئیسلام و کەسەی کە سەبر و ئارام دەگرێت سزاکەی پاداشتەکەی چی؟ وە کەسەی کە لە سنوورەکانی خواوە لە یاساغ و حرامکراوەکانی خوا دەدات سزاکەی چییە؟ لەسەر ئەم بابەتە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستای بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی بانگخواز لە ئەستۆدیۆکانمان لە شاری سلێمانی. مامۆستای بەڕێز زۆر سپاس بۆم دەرفەتەی بەڕێزتان کە بەێمەتان باشی بەخێر. وەکو عادەتێکی هەمیشەیی با بچینە ناو تەوەری بەرنامەکە سەبر چییە کە بەڕێزتان ئاماژەیەکی کورتی پێ بکەن لە سەرەتادا؟ بەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سەرەتا سپاس و ڕێزم بێ بەڕێستەوە هەروە سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و هەروەها هەر کەسێک گوێ لە ئێمە و هەروە ئێمە بینە لە هەر جێگە و لە هەر شوێنەکەیە سڵاو و ڕێزم بۆ هەر هەمووان. لە ڕاستیدا ئەگەر بچینەوە سەر پێناسەیەکی کوردی ئەم چەمکی سەبر خودی خۆی وشەکە ئەگەر بیخوێنینەوە لە مادەی سەبەرە پێک هاتووە ساد و بێوڕا لە زبانی عەرەبیە کاتێک ئەم وشە بەکار هاتووە لە سەرەتا و لە بنەمادا بۆ چەند مادایەکی چەند زبان چەند مانایەک بەکار هاتووە. مانایەکیان بە مانا خۆگرتنەوە، مانایەکیان بە مانا وەکو بڵێن کۆکردنەوەی هەناسەکان بە شێوازێک گیریان بێ کە دەرنەپەڕن لەسەر بە خێرایی و هەروە کۆکردنەوەی شتێکە مەسەن بۆ نمونە ئەگەر هات و ئاگرێک کەوتەوە جێگەیەکە خێرا دەوری بگری نێڵی ئاگرەکە زیاتر تەشەنە بسێنێ بەمانە هەوترا هەموو وتراوە سەبر و هەروەها ئەگەر کەسێکیش خەرمانێک سوورەکات لە گەرم و لە جۆ کاتێک ئەگەر هات و هەمیان کۆکات و ئاواهی بەرزێکات و ئەوەش ناوێنن سبرا چونکە لەبەروی هەر لە سەبرە مانە ئەمرۆ لای گرتووە خڕی کردەوە کۆی کردوێتەوە نەهێشتۆ پرچ بڵاوێتەوە. لە زبانی عەرەبی ئەم وشە بۆ واتا بەکارهێنن خۆ ئەگەر بینەوە سەر واتا گشتیەکەی کە لایەنی پەروەردەیی وەکو قورئان بەکاری هێناوە بۆ ئەوەی کە بێشێکە لە ئەخلاق بەشێکە لە بەهایەکی ئیمانی ئینسانی بڕوادار سەبر بەکارە هێنێ بۆ هەر هەمان معنا بەڵام فراوانتر کە بریتە لە کۆکردنەوە و بریتە لە قەتیسکردن و بریتە لە وەکو بڵێن چوارچێوەدانان بۆ هەموو کارەکانی ئێمە هەر شتێک ڕووەدا لە ژیانی ئێمە لە چوارچێوەیەکە کۆنتترۆڵیکەین بۆی کە ئەمە سەر نەکێشێ بۆ خراپترێک بۆ ئەنجامێکی خراپتر بەڵکو هەموو جارێک والێکە کۆمان کردووە ئەنجامی باشترمان پێ بگەێنێ خۆ ئەگە لە دنیاە ئەنجامێکی باشی لێنە لێکەوتێکی باشی نەبوو حتمما لە ئایندەیە لە دنیا لە قیامەتە لێکەوتێکی باشی. زۆر باشە مامۆستای بەڕێز لە ڕووی لوغەویەوە زۆر جوان شیتان کردەوە کەواتە مەفهومی لوغەویەکەی ئەوەی کە لە شێوازاکانی دەخوێندرێتەوە لە ئەرزی واقعیشدا ڕاستەوخۆ لە ژیانی تاکەکاندا بەم شێوەیە ڕنگ دەداتەوە؟ لە ڕاستیە خۆی خۆی ئەگە بمانەوێ بێنەوە سەر و شلوار لارچین و خۆڵی خۆلادێن لە معنایەکی تەقلیدی سەبر هەیە لە ناو هەمووانەکە لەوانەیە لە هەر کەسێ تاکێکی موسڵمان بگری سەدان جار ئەگەڵێن سەد جار بەڵام 20 جار 30 جار گوێی لە مامۆژگاری سەبر بووە مامۆستا باسی سەبری کردووە ئارامی گرتووە بەڵام ئەمەش ڕوویەکی تەقلیدی ڕوویەکی هەیە کە مەسەرەن ڕۆتیناتێکە وەرمان گرتووە بەڵام ئەگە بڕۆینەوانێ بۆ قوڵایی قورئان و بڕۆینەوە بڕۆینەوە بۆ قوڵایی دەقەکانی قورئانی پیرۆز و بڕۆینەوە بۆ نمونە جوانەکانی سەردەمی زێڕینی ئیسلام و هەروەها زانا بەڕێزەکان مانایەکی قوڵتر لە سەبر تێگەین و مانایەکی تری واقعیانەتر لە سەبر تێگەین کە بەوە تێگەین کە سەبر خودی خۆی چێژدانە بە ڕووداوەکان چێژدانە بە ژیانی ئینسان چونکە لە ژیانی مرۆڤ ژیانی ئینسان تەبیعەت و سروشتی واتانێ وەکو قاعدە قورئانەکە کە چەند یاسایەکی داناوە ئەم یاسایانە خۆی بۆ خۆی بنەمان بۆی سەبر لە واقع بەرجەستەکەنی کە لەو یاسایانە کە فەرمی ئینە مع العسر یسرا لە قانونی خوایی داواتان لە ژیانی ئینسانە
عستی ڕەهایی یاواتە بە ڕەهایی ئینسانە ناڕەحەتیە بەشتی وانە و بە ڕەهایش لە خۆشییا بژشتی وانە بەڵکو ئەم دوانە پێکەوان لە کێبەرکەیەکان هەردووکیان پێکەوە بن قورئانە فەرمی ئینە مع العسر یسرا هەردووکیان پێکەوەن چونکە لەگەڵ هەموو ویسرێکا عوستێک هەیە لەگەڵ هەموو عوستێکی شاویسرێک هەیە چونکە هەر یەکەمانە لەزەت و تامەدا بەویتریان هەتا ئینسان ئەوە چێژ نەکە ئەویتر نازانن و لە عەرەبا وتوێتی دایما شتێن دەشت هەن بە دژەکە پێناساکەن ئەگەر ئێمە تامی تاڵیمان نەکەدا شیرینیمان بەلاوە بە لەزەت نەبوو و هەر کاتێ شیرینیشمان تام نەکەدا نەمانزانین تاڵ چییە چونکە طبیعەتی ئەم دوشتەواتانێ بە دژی یەکتران نەبێ ناناسرێنەوە طبیعەت و سروشتی ژیانی ئینسانیش ئاوایە کابوو سەبر خۆی لە واقعە لەزەتدانە بریتێ لە لەزەت ئەدا بە ڕووداوەکان لە ژیانی مسلمانە چێژ وەرەگرێ لەوەی کە تووشی کارەساتێک تووشی ناڕەحەتیە تووشی گرفتێکە بێ بۆ معنایی کە تەوزیفەکە لە ژیانی خۆیان لەزەتێکی ڕۆحی لەزەتێکی معنەوی دواتر لەزەتێکی واقعی ئەدا پێی لەزەتە ڕۆحیەکە ئەوەتانە هەستەکا بەوەی کە توانیوەتی لە بەردەم ناڕەحەتێکی گەورەدا مامەڵەیەکی ئیجابیانە و ئەرێنانە بکە نەرێنی مامەڵی نەکردووە کە خوا نەخواسە سەرکێشێ بۆ کۆمەڵی لە شتی نەشیا و وەکو نمونەیەک مەسەرن بێنینەوە لەو نمونانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فێری ئەم ئادابەی کردوین کە ئەبێت چێژ وەرگرین لە ڕووداوەکان وەکو خۆی ئەو ڕووداوانەی کە ڕوەدەن هەر چەندە جارێک بڕبن بەڵام بۆ مسلمان بۆ ئیماندار ئەتوانێت بە ئالێت بە ئامڕازی سەبر بیکاتە چێش و لەزەت کاتێکە بینێ لە مدینەی پیرۆزە یەکێ لە ئافرەتان منداڵێکی وەفاتی کردووە بەسە منداڵەکە دەگری و شین و ڕۆڕۆکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بەلایە تێ پەڕێوە فەرمێ ئارام بگرە ئەویش لا کاتۆ بەلایەوە ئەڵێ ئارامی چی من جەرگم بڕا و مناڵم مردووە چۆن ئارام بگرم دواتر پێغەمبەری خوا ئەڕوات ئافرەتەکە پرسی ئەوە کێ بوو دەڵێن ئەوە پێغەمبەری خوا بوو عەلەیهی سڵات وسەلام پێی وتی وا بکە یەسەر پەشیمانەوە دەچێت بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە ئەچێت بۆ لای ئەفەرمی یا ڕەسوڵ الله من تۆم نەناسی پێغەمبەری خوا فەرمێ فاتە ئەوان کوڵی پێڵە کاتەکە تێپەڕی ئین الصەبر عند الصەدمة الأولى چێژ و لەزەت لە کاتێککە ئابوو سەبرکردن کاتێک کە ڕووداوەکە ڕوویدا لەکەم جارە ئالەو کاتەیە گرنگ بوو تۆ دەرکەوێ ئەو ڕووداو بکەی بە چێژ لە ژیانتا ئێستا سوودی نەماوە دوای ئەوەی کە تۆ هەموو شاوێنشین ڕۆڕەکە کرد و دنیات بۆ هەژان و دنیای گریان و لە خۆدانە بۆ کرد تازە لەزەت چییە یا بڵێن فەلسەفە چییە گە بێن سەبرگرین کە ئابوو خودی ئەمەیە ئەوای ئەو کارە ئەو ئیشانەی نەکردایە بۆی ئەوەی کە لە ڕجانیان ڕوویداوە ببوایە بە چێژێک بۆ خۆی بۆ خۆشیێکی تر بۆیە کات دەچی بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵام بزە سەر لێوەکانی ئافرەتەکە پێەکەنێ ئێوێ خۆی دەرخا کە سەبرگرە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سڵام کاتە ئاینی ئیسلام ماوەسای بەڕێز ئەوەندە لە ڕووی معنەویاتەوە خۆی پڕبەهرە و گەورەیە و تاکەکانیشی بەم جۆرە لێ دەکات تەنانەت لە دێوەزمەی ژیان ناخۆشیەکان و بەڵاو ئیبتیلایەکان وا لێ دەکات کە لەو حاڵەتانەدا چێژیش وەربگرێت بەڵێ لەکوێوە ئەمە هاتووە خودی ئەوەی کە خودی ڕیسالەی خوایی ئاسمانەکە کە قورئانە یا بڵێن وحی پێغەمبەران هاتوون بۆی ژیان خەنە خزمەتی ئینسان حیات چونکە بۆ ئەسڵ لە ئینسانە بوونە ئەسڵ لە ئینسانە بوونە ئێمە بووین بۆ ژیان لەدایک بووین مردن لە بینی قیامەت و لە بینی دنیادا فاسیلەیەکە ناوبڕێکە ئەکینا ژیان کۆتایی نایە چونکە مردن کۆتایی ژیان نییە لە دوای زیندوو بوونەوە هەیە کابوو ئەسڵ مادام بۆ ژیانین ئێمە بۆ ژیان لەدایک بوون وەک بەڵام گەردوونی بە هەمانشە بۆون لەدایک بووە گەردوونیش دەبێ هەبمێنێ بەڵام بە شێوازێک تر هەلەمێنێتەوە من و تۆ کە لەم گەردوونەدا هەین هەموو ئەو شتانە وەزیفەیەکی خۆیان هەیە ئێمەش وەزیفەیەکمان هەیە ئەم وەزیفەی من کەی یاسەر کەوتووە بم ئەو کاتەی یاسەر کەوتووە بم کە توانی بێتم بەو ئامڕازە خوایە مامەڵەی لەگەڵا بکەم کە بەی داناوم یا بۆ ڕێگا بڕۆم کە بۆم دانراوە وەکو چی واتانم وەکو ئەوسکە قیتارە واتانێ کە کاتێ مەسەن لە بینی وڵاتێ بۆ وڵاتێ دانراوە ئەم سکەیە لەوانەیە بە چەندین نشێوی و نلار و مەسەن پێچ و دەوەرانی تێکەوێ بەڵام گرنگ ئەوەتانێ ئەگەر ئەم قیتارە کەوتە کار و ڕۆشت ئەبێ مەسکێچەی خۆیان بڕوا ئیتر با نزمبوونەوە سەرکەوتنیش بێ پێچ و دەوەرانیش بێ بەزەگە خوا نەخواسە بە یەک چرکەلایدا هەزاران نەفەرکەتیاتی هەمووی سەگەدانە بێ زۆر باشە کەواتە ماوەسای بەڕێز لێرەدا دەگەینە خاڵێکی زۆر گرنگ ئەویش ئەوەیە کە فەلسەفەی سەبر لە ئیسلامدا چییە؟ ئایا هەر ئەم شەمەندەفەری کە بەڕێستان ئاماژەتان پێکرد تاکەکان زۆر جار وا حەز دەکەن بە ڕێگەیەکی قەتبەر لێ بدەن زووتر دەکەنە ئەنجام بەڵام ئیسلام ڕێگەکەی بۆ داناون فەلسەفەکەی هەر ئەوەیە کە بە سەلامەت بگەن فەلسەفەکەی نەک تەنها سەلامەت گەشتنەوە ئامانجی گەورەی ڕیسالە خوایەکەیە ئەوە ئامانجی گەشتنی ڕیسالە خوایەکە کە هاتووە هەمومانەی بمان خاتە سەر ئەو سکێچێک کە بە سەلامەتی بگەین بەڵام فەلسەفەی سەبر دەوڵەمەندکردنی
ژیانی مسلمان و ئیماندارە دەوڵەمەندکردنی وەکو بڵێن قەرەباڵکردن و پڕکردنی هەگبەی خێری ئینسانی مسلمانە چونکە هەموو نقطەیەک هەموو بێزگێ لە ژیانمان کە ڕووەدا قاعدەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام بەیداناوین کە ئەفەرمێ عەجەبا لأمر المؤمن إن أمره كله له خير يعني سەرم سوڕەمێنێ بۆ ئینسانی مسلمان هیچ ڕووداوێ لە ژیانیان نییە کە ڕووەدا هەمووی خێرن بووی مەگەر خۆمان بیکەینە شەڕ کەوابوو بۆ هێشتنەوەی ئەم قاعدە لە ژیانمانە بۆی ئێمە بەرقەرار لە دەردەوام لە خێرا بژین یەکێ لەو ئالێتانەی کە قورئانی پیرۆز فێرمانەکا بۆی ئەم خێرە بەردەوامکەین سەبرە چونکە زۆر جار هەیە ڕووداوەکان بە عەقڵی ئێمە کارەساتن بە عەقڵی ئێمە دڵتەزێنن نەک واقعیشە دڵتەزێنە و لە بۆچوونی منیشا شەڕە لە ڕۆچوین لە بۆچوونی هیچ کار لە ئێمەدا پێمان وانە گە ماڵمان بسووتێ خێر بێ لە بۆچوونی هیچ کات لە ئێمەدا پێمان ڕەوان نییە مەسەن لەوانەیە پێمان ئەسڵەن بە خێر نابینینەوانە گەر ئینسانێ خوا نەخواسە مەسەن کە ساوەتەکەی لە کیس چێ بازرگان و زەرەرەکە زەرەر قەت بە خێر نابینین بەڵام قورئان پێمانەکە ئەفەرمێ ئەوەش بە خێر ببینە ئەو ڕووداوەی کە تۆ بە عەقڵی من لە دنیادا پێناسەی شەڕی بۆکەم بەڵام لە بیر و بۆچوونی وەحیدا ئەڵێ ئەوەش بە خێرە بە موسڵمان ئەتوانین ئێمە شەڕەکانیش بکەین بەخێر چونکە بۆ ریسالەی خوایی ئامانجێتی لە ئینسان دایم بەخێر بژی ئەگەر شەڕێکیش هاتە بەردەمی ئێمە ئەم شەڕی گۆڕین بەخێر چۆنی گۆڕین بەخێر یەکێ لە ئەمڕەزەکانی سەبرە ولئن صبرتم لهو خير لهم بەڵێ ولئن صبرتم ئەگەر ئێوە سەبرتان کرد لەوە خەیر ئەبێ ئەو سەبرکە بۆ ئارامگرتن خۆی فەلسەفەی لە فەلسەفەکانی گۆڕینی ئەو شتانەیە کە لە عەقڵ و مەنطیقی ئێمە بە لۆژیکی ئێمە شەڕن ئەیکەنە خێر بۆ ژیانی خۆمان نقطەیەکی ترەگە بە ئەماش بۆی تەواوتری کەم بە شێوازێکی تر بڵم بە دەستەواژەی بۆی خەڵک باش لێمان تێبگا یعنی ئێمە ڕووداوە خراپەکانی ژیانمان بە خراپ ئەبینین بەڵام کەی ئەتوانم ئەم ڕووداوە خراپەی کە ڕووی داوە کەی ئەتوانێت کاریگەرسە من دروست نەکا کاتێک کە من چەکی سەبرم پێبوو ئارام گەل لەم کاتەیە خۆم تووڕە نەکرد خۆم تێک نەدا لەو کاتەوتم ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون لەو کاتەوتم هەمومان مڵکی خوین خواش خاوەنی هەمومانە بیرم کەوتەوانە قاعدەیەکی قورئانی بیر کەوتەوانە کە فەرمی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون ئەمە یاساکی خوایە بۆی دایمە سەبرم لە یاد بێ ئەو کاتە یەکەیە سانیە بە سانیە و دقە بە دقەی شەڕەکان بۆ من بەخێرە نووسرێن لەسەر مستەڵح قورئانیش ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون خەڵکی زۆر جار لەوەیە بە لە قاڵبێکدا تێگەیشت بن مرۆڤ لە هەموو بەڵام موسیبەتەکاندا دەبێ ئەم دەستەواژەیە بەکاربێنێت یاخود تەنها لە کاتی بەڵای مردندا کە بەسەر دۆستان و ئازیزانی دادێت ئەگەر سەرنجی ئاەتەکە بین لەگەڵ کۆمەڵ هێشتا کۆی کورۆتەوانێ باسی ماڵەکە باسی منداڵەکە باسی لە کیزدانی خۆشەویستانەکە کابۆ توانین لە هەموو ئەمە قاعدەیەکی قورئانیە و پێ ئەوکو باسم کە قاعدە کۆمەڵی بنەما هەن قورئانی پیرۆزە بنەمام سەرەتان بۆ سەبر یەکێ لەوانە ئین مع العسر یسرا کەوتمی کە لەوانام قاعدەیە ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون طبعا ئێمە ئەوم لەبیر چوو کە باسی کەم سەرچاوەی سەبر لە ئەسڵی لا ئیماندار لە بڕوایەکی قوڵە بەرامبەر خوای پەروەردگار حتا خوای گەورە بە قوڵی نەناسی سەبر لە لای ئینسان لەزەت نییە سەبر لە لای ئینسان چێژ نییە کەی خوا بە قوڵی بناسم کاتێک کە خوام ناسی بێ الله قادر هو الرزاق هو الفتاح هو العليم ئەو هەموو ناوانەی کە خوای گەورە بۆی باسکردنی هەر ناوێت لەو ناوانە خۆی بۆ خوا نەبێتە جۆرە لە یاسایە کاتە ئێمە فێرکەن کابێ سەبر لەزەت با بە ژیانی من چونکە کە خوام ناسی فتاحە کابل لە هەر شوێنە کاتەنگانم بۆ هات ئینسانی مسلمان ئارام بگرە و داوا لە خوا بکە حتمەن فتح هەدەستەکەوێ ئەگەر ئێستاژ نەبێت دوایی دەستەکەوێ لە هەر جێگەی کاکەوتەوە حاڵەتێک کە ڕزق دەست ناکەوێ خەریکی بمی لە برسا لەو کاتە بیکەوە ڕەزاقێکت هەیە کە تەنها ئەڵڵایە حتمە ڕزقەکە هێت وە دیاریکەوە بۆ دەنێرێ بەس ئێستا لەوانەیە تەریقەکەی نەدۆزی بێتەوە ئەگەر من سخ کاتێک کە خوام ناسی بێ بە عەلیم کە زۆر زوانە لەوە زانتر لە دنیا نییە کە لا يعزب عنه مثقال ذرة في السماوات کەمتر لە گەردیلش لێون نابێت لە گەردوونا لە هەر جێگەیەکا من چاوی لێمە ئەم بینێ لە هەر ڕووداە کە ڕوودا لە ژیانمە خێرای گەڕۆم بەلای خوای گەورە ئەو کاتە سەبر بەڕاستی بۆ ئینسان بەرجەستە ئابێ بۆیە لەزەتەکانی سەبر تامەکانی چێژەکانی سەبر لە پشتی ئەم ناوە جوانانەیە ئەبێ لە قوڵی معریفەت الله و لە قوڵی ناسینی خواوە ئینسانی ئیماندار فێری سەبرە بێ بۆیە ئەوانەی کە بەمەشهور بن بە سابرین خوای گەورە لە قورئان باسێکا سابرین کێن ئەوانن کە ئەبێ یەکێ لەوانەی تەقوا و ئیمانداریەکان لە قوڵایەکی زۆر بەهێزە لە قوڵایی معریفەت وڵایەکەوە سەرچاوی گرتووە سەبرگرتنیە ئەگەینا کەسێک کە تەنها ئیمانێکی ڕۆتینی هەبێ یا کەسێ مەسەلەن خوای بم سیفەتانە ناسی بێ ناتوانێت سەبرگر بێ بەڕاستی
وچێژی لە سەبرەکە نابینێ. مامۆستا بەڕاست ئەم جۆرەی کە تۆ باسی دەکەی لە سەبر ئینسان هەر حەز دەکە خۆی گەورە بە ناخۆشی و بە نەخۆشی تاقیکاتەوە بە بەڵا تاقیکاتەوە بەم جۆری کە بەڕێستان باسی دەکەن چێژێکی یەکجار ڕۆحی هەیە. ئەی بۆچی تاکەکانی ئەمڕۆ کە مسلمانن بەم جۆرە لەم مەفهومە لەم گۆشەنیگایەوە لە مستەڵەح و لە چەمکی سەبر تێنەگەیشتون؟ ئێمە لە ڕاستی دابەیەکێ لەو شتانی کە دانی پیا بنێ یەکەم تەقلیدیە کە هەیە مەسەڵەن نەجات لە باسکردنی بابەتانەیە بە ڕۆتینی وەرمانگە تۆشتی ڕۆتینیە طبیعەت و سروشتی وایە خۆڵ نەبووینەوە هەر بە ڕۆتینی ئەڵێن سەبر ئەوەتانێ بە معنایەکی زۆر سادە لێکمان داوەتەوە. بەڵێ دوو نمونەی سابیرمان کەم بووە، نمونەی سابیرمان زەغ نەکردوێتەوە. ئەو نمونە خۆی جوانانە کە سایسا بۆ لە قورئانی پیرۆزدا سەرنج بەخوای گەورە نمونەیەمان بۆ زەقەکاتی پێغەمبەرێک کە لەوانە باسی سەیدنا ئەیوبە. نمونەکەیمان بۆ زەقەکاتەوە ئەم پیاوە مبتەلا ئەبێ بە بەڵایەکە و کە نەخۆشیێکی زۆر کوشندەیە کە داڕزانی جەستەی ئینسانە. بەڵام لەگەڵ ئەوە کەسێکە لە زبانی ئەوە جگە لە سوپاسی ترس پێ ناکەی. بڕە لە قەتەکانی بخوێنەوە لە قورئانی پیرۆزدا چۆن تەوزیفی ئەو موقفانەی سەیدنا ئەیوبەکە وانە وەسەرنجی مەسەلەن سەیدنا یوسف لەو ناڕەحەتی و ئەشکنجە و ئازاری خۆیان لەناو سجنا و بەندیخانەیە لەژێر دەستی مەسەلەن ئەو هەموو زوڵم و ستەمەیە چ موقیفێک ئەنوێنێ. سەیری هەموو پێغەمبەران کە ئەو پێغەمبەرانی کە ژیانی پێغەمبەران بەشێک لەلایەنی ژیانی پێغەمبەران بۆ بەرجەستەکردنی نمونە واقعەکانن. ئەگەر بمانێ ئێمە لەم کۆمەڵگە هێشا لەناو کۆمەڵگەی کوردەواری خۆشمانە لە مزگەوتێکا لە گەڕێکێکە ئەم معنا سەبر بین بە خەڵکی بین نمونە واقعەکان نمونە جوانەکان زیندووکەینەوە وەکو ئەوە سابیری حەقیقی ئەفڵان کەسەیە. ئەمە نمونەکان دەرناکەون. سێهەم شت بەڕاستی قسەیەکی جوانی کە نووسەرێک هەیە ئەڵێ لە عالەمی ئیسلامیە معنای زۆر جوان هەن. ئاینێکە پرەنسیبی زۆر جوانی پێیە. ئاینێکە دەڕووی پەروەردەیەوانە لە پەروەردەیەکی زۆر قوڵی تەواوی مرۆییایە. سیستماتیکێکی زۆر جوانی تایە. بەڵام بەداخەوە ئەوانەی کادری ئەو ئاینەن هەمیان تەمەڵن. بەناوی تەمەڵ ناویناون بەڵام ناڵم نەک تەمەڵن. يعني حتى أنا تملنا صفاتك باشا والله من لوان ده تمل خرابتين يعني مؤمليشين إهماليشين براسي يعني ينادرين على تملن على بوت شو كعلى هر خدي خويان بعض كان الله والله لروي نظرية يعني كات وكو أعض وكو شمشير وعي أجني بري أدبره كجي هر خويان كاد أمبره وخلنا نسلك ما تقول والله على سبيل يعني دراستي جواني كده الله هر مسلمان أنا أبيني باسي صدقة كان الله ڕاستگۆیی صفەتی ئیماندارە و بێت فعل دینەکەشیان واڵێ بەڵام کاتێک کە ئەیان بینی لە مامەڵەکردنا درۆکەن موعید دانێت درۆکەن چی ئەکەن درۆکەن ئەمە مشکلە معنی جوانەکان لایەن هەیە بەڵام کەسێکی کاتەکان کە هەڵیان گرتووە هەمی تەمەڵن ئینسانانێکن زۆر گوێ نادەنێت بەرجەستەی ناکەن بۆ یەکە سەرنجی ئەم تەمەڵی وای کردو لە ئاینە جوانەکان ناشری نەبێ وبالفعل أساك يشي هذا جوري مثلا جوري عالم إسلامي لو أنا نقطة جورية به كامل قبل زباني جستي إيمان دار كزباني واقعي معنا لا بازة عبا نظريات بقوتين ضروري نظرية وقصي باش وزلي جورا معناها طبعا كاد يدينا سر كذار دينا سر معاملة كذا زبون بين پێشتر نمونەیەک تێناوتت بۆیە کە مسلمانان بەم جۆرە تێنەگەیشتون لە مەفهومی سەبر لەبەرەوەی نمونەی بەرجەستەشیان لە ئەرزی واقعدا نییە کەسێک نییە لە گەڕەکەکان کەسێک نییە لە شارەکان لە وڵاتەکان کە خوای گەورە بە شتێکی زۆر گەورە تاقی کرد بێتەوە بەڵای گرت بێتەوەکو ئەو ببێ بە قدوە بەڵام پرسیارەکە لێرەدا بۆچی پێغەمبەران کە سەرمەشق و سەرداری ئەو ئومەتانن کە پێشیان کەوتون بۆچی پێغەمبەران زیاتر لە خەڵکانی ئاسایی بە بەڵاو موسیبەتەکان تاقی کراونەوە بۆی کە ببن بە قدوە و سەرمەشقێکی هەمیشەیی بۆ خەڵکان لە ڕاستیدا دوو ڕەهەندی هەیە ڕەهەندەکەی ئەوەی کە جەنابتە فەرمی کە پێغەمبەران پێشەنگن و بنە هەڵگری مەسەڵەن مەشغەڵی ئاینداری و هەڵگری ئەو پەیامەخوایین کە بەڕاستی خزمەتی ئینسانەکە ئەبێ لە خوانە بەرجەستە ببێ ئەبێ خوان بنە نمونە واقعەکە و حەقیقەتەن ئەدیان دینەکانی ئاسمانی خوایی بەردەوام هەروە بووە لە ڕێگەی نمونەی واقعیەوە ئەم دینە گەشتێک کردووە بە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم پێشەوەی وەی ببێتە نەبی پێش بێتە ڕەسوول و وحی بۆ بێ هەموو خەڵکی لە شاری مەدینە و مەکەشە مەکەیادانیان پێنا کە ئینەهو صادق الأمین کەس گومانی لەوان نەبوو ئەوەی زۆر ڕقی لێبوو لەوای گۆڵە ڕاست صادق الأمین ئەو نمونە واقعیانە زۆر کاریگەری هەیە بەڵام ئەمە ڕەهەندی یەکەمی کەوتوان قوت بەڵام ڕەهەندی دووەمی ئەوەیە کە فەرمودەکە فەرمێ هەتا ئینسان معرفەت وڵای زیاتر بێ هەتا ئەو کەسانە عیبادەتیان زۆرتر بێ هەتا لە خوا نزیک بن ئەشەد بەلاء
صحابية كأبي سعد بن وقاص برسالة في غمر إخواك عليه الصلاة والسلام أي ناس أشد بلاء يا رسول الله عليه الصلاة والسلام آية كسانة كام كسانة لكم القاء زورترين بلاو تحقيق النواة زورترين توشينا راحت يبن قال الأنبياء فرمي بيا غمران أم جاء فرمي دعاء وكين صالح كان ثم صالح دعاء وكين الأمثل فالأمثل في غمر إخوة عليه ترتيبك بدعنا فرمي كم كسك لكم القياب لو إنسان كان لجيانا كتوشي بلابن في غمران بوشو كأبي أوان قدوة كان بيشان كان وبين نموني برجستي صبر بن بخلق وكو في غمر إخوة عليه الصلاة والسلام في غمر إخوة عليه الصلاة والسلام كان يزقي واهي لش يعني بسوسي صالي في غمراتيا لسلتاي في غمر حسنا وتا في غمر جاك هرب من عليكي دوات في غمر بمكة دوات المدينة هم قناع كان يجاني في غمر كمري يزقي زوري تان مواقف ك بنمونه توشي ابتلاع به وصبرك وشون او تي برينا واقع وشون هي غوريدا واقع بواقع كتير وشون برهمك دوايا شنو ولا كوتايه او قصيكي بقوتي نسلكم لهذا مجال عليه اللي طبعا لسيدي في غمر إخوة عليه الصلاة والسلام زور معنا زور مواقف زور هالويستكاية ونن زور ونن يا زور سي ندواون يكي لو يزقانا أو مواقفاني في غمر إخوة كوتوت ناونا راحتيوا بلا بكمتنين زر اللي درت شوا كبيرة توظيفي الصبر بو باشتري مثلا كولين درفت يعني يزقانا راحتي روتا الصبر توظيفك لبرامبرا دواعي شنستالة كتير نتيجة برهمكي ورقدته اما فرمان لجاني في غمر إخوة زور سيدنا دعا منك يكي الأعمال جاكاني بوني في غمراتي أعمل منيه خالكي تريان كوام جادوا وصالح كان أواني كلا تابع في غمران ولان كساني صالحا بويا إنسان يقدر لجاني زور بلاي توشات وأنا زاني خارقي ليتي أبي بزاني أو نشانه وتاني ك صلاحتك تاكيك الإنسان تيا بلام خواي جورا إيوه أم إنسان تحقيقاته أجري أو إنسان صالحة ودولة بيت نمونيكي جواني صالح لكم الجاه أو نمونة حتى مثلا عليه حتى لروي زانستي وتقريبا زانستي لوجيكي شوا من بياله حتى إنسان نراحتي توش به حتى كل شدته لمحنته جورا به دعي بقوته به بهيزه به أو إنسان أجر هات وهر إنسان يجي جورا قاعدة بيشنجيك محنتي لجانا نبيني بيننا محنتها فرود نبو به دبر كارثة كان يجانا خوي وانا يجيره وبيا صالح كان راسي قابل جاء في المدوية الأمثل فالأمثل وين أبوها ما نشوا بيا يعني صالح وبشا كان وانا كمثلا زاد الأخوان زي قبل راسي توشي ابتلاء زولا بن ودائما بلابو إنسان براسي كوبي موتي خير أبو إيمان دار زور جار دريتشي كبوي كمروف دسكوتي كي زور جورا بدزبين لرجع أو بلا ويزجي كبوبو خدات شنو بلان دانان بوداتو بلا ما مستبرز لأين إسلام داو كساني كياساغا كان وسنورا خدغ كراوا كان دبزينن سيستمي كي اوش سزاي كدوتي دوزخ وهو كسي ك لسر ناخوشي ونهامتي كان آرام دەگرێت بە هەمان شێوە دەچێتە بەهەشت وە پاداشتی هەیە پاداشتی و کەسانە چین وەکو تموحێک بۆ کتاکی ئیماندار بە تایبەت ئەوانی لە ناو بازنەی ئیسلام و ناو ستەمی ئیسلامدا دەسوڕێنەوە ئەم تموحانە چین کە خوا بەو کەسانی داوە کە لەسەر ئارام دەگرن لەسەر ناخۆشی و بەڵام موسیبەتەکان ئاماژەیان پێ بکەین. بەڵێ لە ڕاستیدا ئەگەر ڕۆین بۆ قورئانی پیرۆز کۆمەڵێک دەستەواژە بەکارهێنێ دەستەواژەکان هەمویان پەیوەندیان بە زۆرتر لایەنی دەروون و بەهێزکردنی دەروی ئینسانە جگە لە پاداشتەکان کە یەکێ لەوانە ئەفەرمێ ئین ذلك لمن عزم الأمور طبعا صبر أخوي قولي كاب بشي بعزم أمور عزم أمور بمعنى شي يعني كاره هذا شاقة قورا كان كإنسان كي إيمان دار أنجام يدا كاره هذا بهذا كان كإنسان كي بروادار بو يكريه كاره هذا باشا كان كبي كامي كلوانا الصبر شوك أموره عزم أمور هذا عزم أو أمور شانشتك مان هي والله هميان لهميان باشتر وقورتر كبيت سرمشقي هميان أم صبر عزم أمور كان أعز الأمور أبالي يا أبو معناك بقولن شلون عليه كليل يا مثلا هوسار يا بالي مثلا بتي جريد دراوي بقول دسكراوي هجي فرمانه كان أجي إنسان عزم صبري هابو همو كاركات اللي دسي أوعى جلاو كبي دس خويتي أتواني مش كاين دسكوي كابو أمريكا لو اشتانيك براسي جات ولا دنيا دا مثلا لو أنا خلقك إيمان دارا سرنجا كسي كتيري هاوري خوي لها من اجتماعي خوي دراوسكي خوي لجيانا أجي كشي وكو أمنية لدنيا أم عبادتي إخواك هر هجارة
نوێژ بۆ خوای گەوراکە هەر هەشارە مەسەڵەن چی و چیەکە هەر کرێکی هەر کرێکی ڕزگایی نابێ ئەو نوێژ ناکە دەوڵەمەندە ئەو نوێژ ناکە خانووی چاکی ئەو نوێژ ناکە سیارەی جوانی پێ زۆرە لەم شتانە هەر لە دنیاە بەشێکی تری لەوان لە بازرگانێکە وا بکە بەشێکی تری لەوان دوکاندارن پێکەوە بازارەکە دوکانەکان مقارنە یەکترەکە لە کەسابەتەکەیە بەشێکی تری دوو قوتابی دوو خوێندکارن لە قوتابخانەدا سەرنجگا دەرەجەکان نمرەکانی لەگەڵ ئەوە بەشێکی تری مەسەن دوو مامۆستا لە قوتابخانەیەکە دەرسەڵێنەوانێ ئەویان مەسەن دەستی زیاتری هەیە ئەمیان دەستی دەست دەکەم دەستەکەوێ ئەمیان چی هەر لە بەشێکی تر لەوانە مەسەن کەسێکی ئیماندار و کەسێکی بێ بڕوایە ئەمیان دای مبتەلایە نەخۆشیە ئەوەسەیەکە دایم ساق و سەلیمە هەموو ئەمانە جۆرێکە لە مقارنات کە لە ژیانی ئینسانە بێ دروستە بن و ئەمە طبیعەتی مرۆیی خۆمان ئێخوازێ ئێمە تووشی ئەم مقارنە بین بەڵام باشترین شت و ئیماندار لە بەردەمی ئەم مقارنایە ئەوەتانێک کە خودی خۆی فێرەکە نفسی فێرەکە کە ئەفەرمێ من خوایەکم هەیە ناوی ئەڵڵایە و عەبدی ئەو خالقەم کە مادام خالقەکەم منی دروست کردوێ چاوی لە منە چاویشی لەوە و ئەم دنیاش لە لای من غایە نییە و ئامانج نییە دنیا لە لای من ئامڕازە چونکە ئامڕاز جیا لەگەڵ ئامانجە ئێمە بۆ دنیا ناشین ئێمە لە دنیادا ئەژین نەک بۆ دنیا بژین ئێمە لە دنیا لە لامان وەکو قەڵەمەکەی دەستمان واتانێ وەکو سیارەکەی ژێرمان واتانێ وەکو ئەو پارە پایە کە پێمانە چۆن ئەیخێنە خزمەت بۆ ئەوی خزمەتی پێ بکەین بە هەمان شێوە دنیاش بێ خزمەتمان بکە چونکە خۆی سیستەمە گەردونیەکە وایە خزمەتمانەکە ئەگەر بەم ڕۆحەوە ژیاین سەبر بۆ خۆی وەردەوە دەبێتە لەزەت بۆ ئینسان و تەوزیبکردنی ژیان لێرەوە بچینەوە سەر ئەوە پاداشتەکەمان چی ئەگەر من ئالم بەم هەڵوێستەوە ژیام و ئەمڕۆ مقارنەیەم کرد و بەمە تەوزیفم کرد ئەو کاتە هەر چرکە سادەکە تێپەڕە بێ لە ژیانی منە لەگەڵ ئەوە جیاوازەکەی چییە ئەو ئەجری بۆ نانووسێ من هەر دقەیەک ئەجرێکم بۆ نووسێ ئەو پاداشی شوێنێکی تری هەیە من پاداشم شوێنێکی بەهشتە کە خوای گەورە ئەفەرمێ لەوێدا ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب أحد شتێک هەست پێەکەم لە دنیا ئەم فەقیرەت تا ژیانی ماوە پێ ناگا من لەوێ بە یەک دانا بە یەک چرکە خەتەرەیەک دەستمەکەوێ سەرنج بە مقارنەیە بکەینەوە ئەمە فێرمانەکە ئاین ئەگە من ئاوا بژیم ئەوەی ئەو چەنە خۆشە بەلام و زۆر پشکۆلا بێتەوە بۆیە دنیا لە چاوی کەسێکی سەبرگرە وەکو چی واتان و دەنکە هەڵماتێ واتانە یاری پێەکە قسەیەکی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێکە کەسێ سابیر بوو لە دنیادا هەموو شتەکان بە سیغارە بینێ هەرچی شتە بچوو کێسەی دەکا ئەو خۆی لە مەرتەبەیە کابین تۆڵا عیبە من دابەزمەوە چم لە ڕزی ئەوە دانیشم ئەوە بکەم عیبە من چمەوە فڵان بۆ فڵان شت بڵاڵێمەوە کەی ئێوە لەگەڵ من لەگەڵ کیانی منا لەگەڵ کیانی ئیماندارە هێندە ئەگونجێ خۆی بە بچکۆ لە بکەمەوە دنیا ئەو نە بە بچووکە بینێ ئەسڵەن تێپەڕبوونی دنیا بوونی لەزەتەکانی دنیا بوونی جوانەکانی دنیا بوونی ئەم شتانە تەنها بۆی ئیشی پێێتی کە قوتی ئیمان و هێزی ئیمان و هێزی جەستەی وا لێ بکە توێنزاتە عیبادەکە ئەمە بەس بۆ ئەوەیەوێ ئەگینا بۆ شتی تر نایەوێ جا قسەکەم لێرەوە ئەوەیە ئەم جار ئیمانی ئیماندار کاتێکە کاتام قەناعەتە بەم ڕۆحەوە مامەڵاکە شتەکان هەموو بچووکن لە لای کەوابوو هەموو زەمانێکتە تێپەڕی لە لای من لە دنیادا بە سەعاتێ تێپەڕێ بەس لە قیامەتە کاری هەزاران سەعاتم بۆکە بۆیەکە ئەڵێ پاداشی سابیرین تەنها بەهشتە پاداشتی کەسێ سەبرەگرێت تەنها چوونە بەهشتە پاداشتی ئینسلەجال جێژگەل ئەوگە مەسەڵەن من ئەگەر لەسەر لەگە شتەکان کەوتمان شتی حەڵاڵن ئێگەر خوا نەخواسە مەسەلەن بۆ شتێکی حەرام بوو ویستم مەسەلەن من حرامێکە لەوان دڵم حەزی لێکە نەفسم حەزی لێکە ڕۆحم حەزی لێکە بەس خۆم گرت و لە ڕووی ئیمانیەوانە نەمکرد ئەنجامم نەدا دوو پاداشتی گەورەم هەیە پاداشتێکیان کە محەڕەمێکی خوایی لەبەر فەرمانی خوا تەرکەکەم پاداشی دومیشان ئەوەی کە سەبرم گرت چەندە نەفسم لە ناخماوتی بیکە من بەگوێم نەکردووە پاداشی سابیرم هەیە پاداشتم هەیە کە بەگوێی خوام کردووە من مستەجیبم بە فەرمانی خوای گەورە دوو پاداش وەرەگرمەوە دووکی پێکەوە لێ کاتە بۆیە ئاڵێ لە فەرموندێکا فەرمێ باشترین ڕابێح کێن ئەوانەیە کە قازانجی زۆرەکەن سابیرەکانن سابیر عەلا چی لەسەر عەزایمی ئومور یا لەسەر محەڕەمات مامۆستای بەڕێز ئاینی ئیسلام چەمکەکانی ئەوەندە قوڵن ئەوەندە جوانن ئەگە بێت و لە هەر لایەکەوە تیان بڕوانی لە هەر لایەکەوە خوێنەوان بۆ بکەی بەڕاستی مرۆڤ لە هەموو ناخۆشی و نەهامەتیەکان ڕزگاریان دەبێت بەڵام پرسیارە جەوهەرەکە ئەوەیە بۆچی موسڵمانان ئەمڕۆ بەم جۆرە تێنەگەیشتون هۆکارەکە هەر ئەوەیە کە خۆتان وتان تاکی ئێستا بۆ ژیان دەژین لە ژیاندا ناژین
لە ڕاستیدا ئەتوانین بڵێن هۆکار زۆرن، هۆکاری تێکچوونی مەسەنەن یا بڵێن باری سیستەمی کۆمەڵایەتی مسلمان بەعام و سیستەمی تەدەیون دینداری. هۆکارەکان بەشێکی ئەوانن کە خودی خۆماکو پێوتی ئیهمالەکە لە خۆمانە تەمەڵێکی خۆمان ئەو هۆکارێکم. هۆکارێکی ترمان هەیە دەزاڵبوونی دنیای مادیگەرا بەسەر ژیانە. ئێمە ئەوە زانین تەقلید هەستێکە لە ئینسانە هەیە، چاولێکەری و پێشکەوتن دوشتی جیاوازن لەیەک. پێشکەوتن ئامانجێکی ئیسلامە. قورئان یەکێ لە ئامانجەکانی پێشکەوتنی کۆمەڵگەی پێشکەوتنی ئینسانە. ئێوێ بەردەوام ئینسان پێشکەوت چووکە پێی وتوین پێمان ئەڵێ هەتا لە ڕووی علم فوق كل ذي علم عليم نابێت لە قوناغەکە ڕابۆستی. هەموو سەر و زانایە زانایەکێ. پێشمان ئەڵێ ئەلەم دنیا لەم ژیانێکی ئێستا توێتیاژی ئەم دنیا طبقات. فەقیر هەیە دەوڵەمەند بە هەمان شێوە. پیاوی عاقڵ و عاقڵتر و عاقڵتر هەموو ئەم شتانە پلەبەندن. بۆیە پێغەمبەری خوا فەرمی من استوى يومه فهو مغبون. هەر کەسێ دوو ڕۆژ یەکسان بێ ئینسانی زەرمەندە. کەوابە نابێت دوو ڕۆژمان ئینسان بێ. ئەمە پێشکەوتنمان هەبێ. بەڵام پێشکەوتن لە چییە؟ لە ڕۆحی ئینسان، لە پەروەردەی ئینسان، لە تەربیەی ئینسان، لە ژیان، لە زانست، لە پێشخستنی کەرەستەکانی ژیان، لە چاکسازی، لە جوانسازی، لە ڕێککردن. ئەمانە هەمان شتانێکی ئیسلام داوایەکە. بەڵام شتێک کە زاڵە بەسەر عەقڵی ئینسانە ئەمڕۆ تەقلیدە، چاولێکەریەکە. وامان لێکە پێمان وایە ئەوەی کە بریتی بێ لە جیهانی مادیگەرا ئینسان بژی بۆ دنیا، ئینسان بژی بۆ گیرفان، ئینسان بژی بۆ پارە، ئینسان بژی بۆ منسەب، ئەمە خەریکە بەسەر کۆمەڵگەی موسڵمانانە زاڵە بێ. حتا قانونێکی جوان قسەیەک هەیە فەرمێ لە قسەی زاناکان باسی بابەتی کۆمەڵگەی ئیسلامیەکەن کە کۆمەڵگەی ئیسلامی هۆکاری دواکەوتەکانی چییە؟ یەکێ لەو هۆکارانە بەڕاستی بوونی ئەم ڕۆحیەتەیە، ڕۆحیەتی تەقلید و چاولێگەری هێندە زاڵ بووە. خەریکە شتە جوانەکانی خۆمان بەلاو ناشرین نەبێ. زۆر باشە. مەسەلەیەکی لەو نمونەیەکی جوان لەوانە عەرز بکەم. لە کۆمەڵگەی ئیسلامیە برایەتی و دۆستایەتی و پێکۆژیان یەکێکە لە شتە جوانەکان. ئێمە هەر کەس و گەز بێگەین مەرحەبایەتی دەکەین. برادەیەکی من هەبوو لەم شوارەی خۆمانە لە ساڵانێکە ساڵەکانی 90ەکانە زۆر بێتاقەت بووی کو ئەمە وڵات نییە و کێمە شوێنە ئینسانتیاژی و دواکەوتوین و ژینگەکەی و کورە کۆمەگەکەی و ڕۆژ بۆ بەیتانیا قەدەرەن ڕوویە کەوتە ناو شوقەیەکەوە شوقەی گیتوو لە شوقەکەی ئەو طەبەقەیەمان سێ قاپی بەرامبەریەکەن. وتی منیش کە چوومەیە وەکو عادەتەکەی کوردستانی خۆمان ئەمگۆ کاچم هەر کەسێ مەرحەبایەکەم دۆست بیبینم سەلام عەلەیکم گیریەکەم. تی پاش ماوەیەک یەکەم هەفتەم دەرگا هاتمە دەرەوە هاوڕێکەی بەرامبەرم هاتە دەرەوە منیشتی سڵام لێکرد. تی کابراوتی چی؟ تمەڵەم چۆنی وتی بۆ ئەم ناسی؟ وتم ناوەڵا بەس دراوسێت چییە؟ وتی هاچی پرسیام لێتی تۆ کاتم نەگرت من گەیشتم هەیە کێ پێوتیەوە سەلام سەلام چییە مەرحەبا ئیشە پێمە؟ ناوەڵا خواحافیز دیگە حەد لێک تووڕە بوو حەپەسام تی ئەرشوێن خۆمان حەپەسام ڕێک و پێک. وتی ئەوە لێی گەڕام ڕۆشتم بۆ ئەو شوێنەی کە ئیشم لێ کرد. وتی هەر بۆکو طەبیعەتەی خۆی ویستم تەوقەوانەکەم کەچی وتی سەیرانەکەم وت چی؟ پرسیان لێکردم وت چییە؟ تۆ چ عەلاقە بە منەوە هەیە؟ جا قسەکەم لێرە ئەوەیە وتی ئەمجا زانیم نیعمەتی ئەم وڵاتەی خۆمان چەنە گەورەیە ژیان تێیدا. هەندێشتی خۆمان هەیە لە لامان زۆر ناشرینە کە تارەوەی نازانی دەمێنێمە ئەمجا لەوێ زانین چەنە جوان بووە لێرە بەلامە ناشرین بوو. ئەم هەموو سەردانکردن و عەلاقە و جەژنەکانە چین بۆ لای تازیە بێ چین بۆ لای ژنە هێنەیە چین بۆ لای مناڵی بوو ئەچین بۆ لای نازانم مەسەلەن دابوو بە دراسەمان چین بۆ لای خانووی تازە کرد ئەچین بۆ لای شەهادەی هێنا ئەچین یعنی هەموو ئاچین سەردانی یەکتر و عەلاقاتە ئەم شتە جوانە لای ئێمە کەچی لە وڵاتانی ئەوروپا هەموو هەم پرسیای لەسەرە بۆچی ئەیەیت چی ئیشەکەت هەیە بە چ پەیوەندیەک ئامانجەکەت چییە؟ لێرە ناپرسینە ئامانجە چێ چووکە بلەوەی یەکێکە لە پایەکانی کۆمەڵگەی ئیسلامی. ئەم شتە جوانانە لای خۆمان هێشتا چووکە لەگەڵیان فەلسەفەکەیمان نەزانیوە یا جوان جێبەجێمان یا مەسەن لێی بێزار بووین وا بڵێم بەڵام هەر ناشرینن. شتەکانی خۆمان بەلاوە کە مەزانین شتەکانی خەڵکی تری دەرەوەی خۆمان بەلاوە جوانە. ئەمە خۆی لە خۆی وای کە چوو هێندێک شت هەیە جوان خۆ ناڵێن ئێمە ئینکاریەوە ناکەین مەسەلەن توین لە ئەوروپا لە وڵاتانی دەروی کۆمەڵگەی ئیسلامیشە کۆمەڵشتی جوان هەن بەڵام شت نییە هەموو شتێک لای ئەوان جوان بێ لای ئێمە جوان بێ وە شت نییە هەموو شتێکی منیش کە جوانە لای ئەو جوان بێ بەڵام گرنگەوە شتە جوانەکانی خۆم بەلاوە جوان بێ. ئێمە ئەم شتە جوانەی خۆمان بەلاوە ناشرین بوون یاخود بەهایان نییە لای خۆمان. ئێستا هەر زۆر جار هەیە لە لای خۆمانە خەریکە وای لێ دێم یعنی چیتە گەڕێکێکەوە یا شوقەیەکەوە دراوسێتە مەسەن بە دووم بە مانگی بە ساڵە سەردانێتە نەکەناڵە بۆچی نایی
بۆ چووکە مەشغەڵەتیشیان و خەریکە تەقلیدکردنی وڵاتانی تر و خەریکە قسە قابوون بە مادیگەرایی وامان لێ بکە دنیامان هەر بۆ ئامانجی دنیا بوێ دنیا ژیان بۆ ژین بۆ دنیا ژین وەکو قسەی کاڵێ هەر ژین بۆی بژین بۆی بخۆین بۆی تێر خۆین بۆی نان پیاکەین خەریکی مە جوانمان لێ دێ ئەوی بەڕاستی بەشێکی خەتای ئەم کرانەوەی بەسەرەوەی کە شتەکانی خۆم بەلا بچووکن نقطەیەکی تر ئەگەر بێڵم خاڵێکی تر بەڕاستی بەشێکیشی پێم وایە چینێ لە کۆمەڵگەی ئێمە تا ئێستاکانە زۆرێ لە نەزانینی هەیە بەرامبەر ئاین بڵێن دەم کۆمەڵگەی ئێمە چینێکەیە جیلێکەیە کە ئەم جیلە ئاگادار و ئاشنانی بۆ ئاینە بە جوانەکانی ئاین ئاینی تەنها بەڕۆتینە لە کەناڵێکا وەرگتووە لە کتێبێکی مەکتەب باشێکی لەسەر خوێنێتەوە یان لە باوکوداکی شتێکی بیستووە ئیتر ئێمە بە حکمی ئەوەی کە ئەکادیمیەکانی ئێمە ئەکادیمای ئێمە کە من لاواز لە ڕووی علمی شەرعینی مانەیەکەممان هەیە و دەستگای فێرکردنی ئیسلامیشمان هەردووسان کەمن لە وڵاتەیە وەلەو لا شتێکی تریش بڵین بەڕاستی ئەمڕۆز لایەنە زاڵە سیستەمەکەی کە زاڵە بەسەر بڕێوە بدن و پەرۆدەکردنە سیستەمەکەی ترە کە ئاینی زۆر قبول نییە ئەمە وای کەەوە لەوەی ئامشتانە لە کۆمەڵگەی ئێمە ببنەوە بە شتێکی ڕۆتینی یا شتێکی تەقلیدی یان کاریگەری خۆیان لە دەست بە ماوەسێ بەڕێز باس لە کۆمەڵێک شتی زۆر جوان کرد کە هێشتا لە کۆمەڵگاکەی ئێمەدا هەنووە وجودیان هەیە و لە کۆمەڵگەیەکی ئەوروپیدا کۆمەڵگەیەکی ئەمریکیدا تەنها لە جانیبە مادیەکەوە دەوڵەمەند و لە پێشەوەن کەواتە دەبێ ئێمە دڵمان خۆش بێ کە هێشتا دەوڵەمەندین بۆ پێی کە ئەوەی کە مەزدەڕی دڵخۆشی تاکەکان و مرۆڤەکانە ڕووە معنەویەکەیە کە ئێمە ئاینێکمان هەیە کە لە ڕووی معنەویەوە زۆر دەوڵەمەندە مرۆڤی زۆر دەوڵەمەند بوونیات دەنێت منەوێ قسێکی لەرا بکەم کاتی خۆیەگە لە بیرمان بێ لە ساڵەکانی هەفتاکان بە دواوە فەلسەفەی مادیگەرایی یا وەڵێ مەسەرن بێبڕوایی گەشتە و حەدەی کە بڵێ ئیتر باسی باوی خواناسین و ناسینی خوا نییە بۆی کە قسەکەی نیشتەکەوەتی تر خوا مرد و کۆتایی بەخوا هات بەڵام ئەو قسەی نیشتە تقریبان چەند ساڵێکی نەخایەن هەر ئەوانەی کە شوێن کەوتێ ئەو بوون کە قوتابی و قوتابخانەیە بوون هاتنە سەر ئەو بابەتێک کە ئێستا لە دنیادا یەکێ لەو نووسەرانە هیڤنە یەکێ لەوانە کارنەرە کە لە فەلسەفەی کۆمەڵایەتی ئەنووسن و فەلسەفەی تقریبا مرۆڤ ناسی ئەنووسن و هەروەهایەکیان لەوە دراسی قسەکانی فرۆید دەکا یەکێ لەوان دراسەکانی قسەکانی نیشتەکە یەکێ لە قسەکانی هێڤن زۆر بەقوت کە لێرای ساباسێکەمەوە جەناب دەڵێ ئالەم سەردەما کە ئێمە دقت بین تەکنۆلۆژیای ئەم سەردەمە زۆر پێشکەوتووە بەڵام ئەم تەکنۆلۆژیا بڵێن سیستەمی پەروەردەکردنی دنیا لە دەوڵەتەکان جرهێزەکانە سیستەمێکی تەواو مادیگەراییە ئینسانیان تەنها وەکو مادە لایەنە مادیەکان بەهێز کردووە بەڵام لایەنی ڕۆحیان لێسەندوتەوە کە ئینسانێک لایەنی ڕۆح لێسەند وەکو ئەو ڕۆبۆتەواتانێ کە دەستگایەک لە یابان دروستیەکە سینج دروستیەکە بەرمەجەیەکەیت بە گوێرەی خۆت کە ویستت هەیە کۆمەڵە بەنانجا بۆ ئەو بۆ بەرمەجەیشەکە ئەڵە مرۆڤی ئەم سەردەما مادام ئیمانمان لێسەندەوە کە لایەنە ڕۆحیەکەیەتی بۆتە مرۆڤێکی ئالێتێکی و شێوازی ڕۆبۆتی لەگەڵەوە شا تەکنۆلۆژیا گەورەترین چەکی پێشکەوتوو خەدە بەدەستی دەوەرە ڕۆبۆتێک گەورەترین چەکشی خەدە بەدەستی و خۆشت بەرمەجەیەکی ئەبێ چی کارەسەدە دروستکە تا زەوی لە ژێر مەترسی ژێر مەترسیەک بەترسیی گەورەش هەیە بەڵکو لە ئایندێدا وای لێدێت مرۆڤایەتی بە هەموویەوە لە ژێر خەتەرایە بۆیە باشترین چارەسەر بۆ ئەمە گەڕانەوەی بۆ ئاین ئەو مطلقە ئاینەڵێ ئەڵێ ئاین باشترین چارەسەرە چونکە ئاینە مرۆڤ لایەنی ڕۆحی مرۆڤ بەهێزەکە پێڵە ئەو چەکە ناوی لە یابتەقێنی ماوەسێ بەڕێز باس لە تیۆریە نیشتین کرد هەرچەندە مۆزوعەکەمان بابەتێکی فەلسەفی و بانەچینی ناوێت بەڵام ئەمڕۆ گەر بێت و بیبەسینەوە بە مۆزوعی سەبرەوە ئایا ئەم گلۆبالیزیشنە مادیەی کە ئەنیشتین باسی دەکات بە ئەمری واقع لە وڵاتانی ئیسلامی و لە وڵاتانی دەرەوەی جیهانی ئیسلامیشدا هەژمونی نییەوە خۆی زاڵ نەکردووە بۆ پێی کە خوا لە دڵی زۆرە لێ تاکاندا نەماوە و هیچ حسابێکی ئەو تۆی بۆ ناکرێت لە ڕاستیدا منەڵم لە ڕێگەی کۆمەڵێک دەستگاوە کۆمەڵی ڕێکخراوە حتمان کۆمەڵی دەستگاییشیانە سەر کردووە ئەوە دەمێکی شەکاری بۆکەن بەڵام بەهۆی حکمی ئەو قسەیە کە یەکێ لە نووسەرەکان خۆی هەڵێڵێ ئەو توانایی کە خەرج کراون لە بوارەدەوە ئەو پارەشی کە بۆی سەرف کراوە لە چاو پارە و توانەکانە نەتیجەکە هێشتاکەم هێشتا هیچ نییە بەقەدەر ئەوەی کە ئەوان هەوڵامەدا بەڵام نەتیجەکە بەلای ئێمەوە هەیە وجودی هەیە وەشتیشە
ئەوێ حسابێکی بۆ بکەی کە وجودی هەیە ئەمە لە چیا دروستە بێ پێم وایە ئەم گۆبەلازم مەسەی کە تۆ باسەکەی یا ئەمەسەن جۆرە و حاڵەتی کە ڕووەدا لە عالەمی ئیسلامیە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمەش لە جیهانی ئیسلامیە بۆشاییمان جێهێشتووە کۆمەڵە بۆشاییمان جێهێشتون ئەو بۆشایانە ئەمە تیا گەورە بێ ئەو بۆشایش کێ دروستی کردووە بەشێکی گوتە سەر ئاستی شانی زانەکانی ئەم وڵاتە عالمی ئیسلامی بەگشتی بەشێکی سەر ڕێکخراوەکانی مەدەنی بەشێکیشان سەر حیزبی سیاسی بەشێکی سەر دەوڵەتەکان و ئەوانین کە حکومڕان بوون ئەوە بگەڕێن و ئەسبابی زۆری هەیە بەڵام من بۆ لایانی سەبرەکە بێم بۆ ئەم لایانی تریان ویستم لەو قسەی کە هیڤن گێڕام و شتێکی تر بڵم جەنابە دەگەر دەفەتم بێت هیڤن بۆی کە قسەیە کرد قسەیەکی جوانە قسەکەی من بەلاوە بەقۆتە بۆ چووکاڵێ ئەگەر ئینسان لایەنە غەیبیەکەیمان لێسەن جەستەیەکی مردووە شوي لاني غيبي لإنسان كإيمان وبروا بقناعات غيبية كانوا شتا إيمانا كان قرنجا يكي لو صفة جواناني كالإنسان هي وكبقوتك أعمل أنا صبرية تقول الصبر بيندي بلاني إيماني وهي صبر لاني إنسان ما ديك دروسي ناكا ما دي دروسي ناكا صبر مادی گرا دروستی ناکە بەڵکو مادی گرا بە پێچاوەکە ئینسان بوو بە مادی گەرایەکی تەواو لە پێناوی گەشتن بە ئامانجی خۆی ئامادەی وڵاتی ڕوێرانەکە بزگاتە ئامانجێک بەڵام لە ئیسلامەوە ناڵێ لە ئیسلامە ڕێزی ئینسانی ڕێزی منداڵێک پێشی مەسەلەن ئەکەوێتە پێشی کۆمەڵە بەرژەوەندی شخصەکەەوە ڕێزی کۆمەڵ ڕێز جاری وهەیە باخچەیەک کە بەروبوومەدا ئەکەوێتە بەرژەوەندی وڵاتێکەوە چونکە لەبەرەوەی ئەوانەیە کە خزمەتەکەن بە ئینسان لە دنیای دینداری دنیای ئیمانداریە شتانێکی گەورن لە نەزەر و دیدی ئیسلامە لێرۆ گەبێنەوە سەر ئەم بابەتە کەوا بۆ کاتێکاڵین سەبریش یەکێکە لەو معنە جوانانەی کە پێویستە لە ناخی ئینسانە هەبێ مادیگەرە ئەمە دەرەهێنە لە ئینسانە ئینکە بە ڕۆبۆتێک ڕۆبۆ کا سەبری هەیە ڕۆبۆت نازانێت سەبر چییە ڕۆبۆت دەزانێت بڵێ بیکە لەگەڵ ئەو شتەی بینی عازەکەی بینی ئەو یاوی کاری خۆیەکە بۆیە مرۆڤی ئەم سەردەمە ئەگە بمانێ بیکەنەوە بە مرۆڤ ڕاستەقینەکە داتایەکی تری سەر لە نێ پێویستە هەموو جا من لە زۆر شوێنان لە زۆر کەناڵە لە زۆر مەسەلەن کۆڕۆسیمێرە وتومەم قسەیە وتومە کۆمەڵگەی ئێمە ئەگە بمانەوێ گەڕێنەوانێ بۆ سەر بەها جوانەکان بینەوانێ مافی تاکانی کۆمەلگە بەرجەستەکەین یەکێ لەوانە مافی ئافەتان و ژنان و ڕێکخرا چییە کەسێکی تر هەیە بێ بگەڕێنەوە بۆ ئیسلام وەرنەوە بۆ مانە جوانەکانی ئیسلام بەڵام کام ئیسلام ئەو ئیسلامەی نا لە ڕێگەی عرفی عەشایری و جێبەجێ کراوە ئەوە نا ئەو ئیسلامەی نا کە لە ڕووی کۆمەڵایەتی و دیوتە ئەو ئیسلامی کە وحی و خوا دایبەزاندووە ئەو ئیسلامی کە مەحارەبەی چەمکە فەلسەفیەکانی ئەنیشتین و ئەو ئیسلامی کە ئێوە مرۆڤێک دروست ببێ لەم گۆدونەدا هەموو گیانی بەهابێ هەموو ژیانی پڕ لە بەهابێ و قیمت دا بە زەمن قیمت دا بە کات بە شوێن بە جێگا چونکە قورئان پێمانەڵێ دنیا ئەم دنیایی کە دروست بووە بۆ ئینسانێکی کافر و موسڵمان یەکسانن هەموو پێکوتیاژین ئاوهاکە بۆ یەکسانن بەڵام کێ قیمە دەدا بە جێگە و بە شوێنەکە ئەو مرۆڤێک کە دەجوانەکەی تیاکە ئیشەکەی تیاکە ئەم جێگە بۆچی مزگەوت بەڕێز بۆ چونکە عیبادەتی تیاکرێ ئەگینا مزگەوتی هەر زار خاکە مزگەوتی هەر زەویە کە کافرێکی لەسەرژی هەر بێدیکیشی لەسەر ژیاوە هەر فاسیدێکی لەسەر ژیاوە خۆ ئەگونجێ لەولا مزگەوتەکە شوانە شوێنێکە بێ شوێنی ئەو پڕفەساد بێ بەڵام ئەمە قیمەتی هێوان قیمەتی نییە ئەو کارەیە کە مرۆڤ تیاکە بۆیە هەموو قیمەتدان و بەهادان بە ژیانی ئێمە بە موقیفەکان و کردارەکانمانەوەیە لە هەمووشیان بینەوە سەر هەمویان سەبرێکی کە لەو شتە جوان لەو ئامڕازانەی کە شەریعەی ئیسلامی داوەتی بەدەست موسڵمانەوە بەدەست ئینسانی ئیماندا بەدەست مرۆڤ بە گشتی هەمویان بڵین بۆ ئەوەی کە دووشتی گەورەی پێ ئەنجام بە یەکێ لەوانە هەموو خراپەکان لە دیدی ئەوە بگۆڕێ بە چاکە دووهەمیشیان ئەو حەزەی ئەو ڕقەی ئەو قینەی کە هەیەی ئەو لە ناخایەتی کۆنتڕۆڵیکە خوا نەخواستە سەرکەشی پێ نەکا زەرێکی گەورەتر بە زیانە خوڵقاوە زیانێکی گەورە ئەگرێ کەوتۆتەوانێ کۆنتڕۆڵیکەن لە شوێنەکە شوێن زیاتر نەسووتێنێ مەفهومی سەبرەکە جێبەجێ بکەن مامۆستای بەڕێز هەرچەندە چەمکی سەبر زۆر بەرفراوانن زۆربەی جانیبەکانی حیاتی ئینسان بە تایبەت موسڵمان بەم پێی کە کەم تا زۆرێک لی تێگەیشتی بێت دەگرێتەوە بەڵام لە ڕووە کۆمەڵاتیەکەیەوە بە تایبەت ئەمڕۆ کە هاوڵاتیان لە زایقەیەکی نەفسی زۆرتوندا دەژین ئەم بەهۆی ئەم مادەگەریایی کە بەڕێزیش پێشتر ئاماژەت پێکرد و بەهۆی ئەم قەیرانە ئابووری و دارایی کە بەسەر هەرێمی کوردستاندا تۆ بە تایبەت لە چەند ساڵی ڕابردوودا گەنجان وەکو پێویست ناتوانن پرۆسی هاوسەرگیری جێبەجێ بکەن هەست دەکەین لە ڕووی کۆمەڵاتیەوە کۆمەڵگەی باشووری کوردستان بەرەو هەڵدێرێکی گەورە دەڕوات بەڕاستی گەورەترین موسیبەت ئەوە نییە کە سکەکان برسی بوون لەو ماوەدا گەورەترین موسیبەت ئەوەیە کە مرۆڤەکان
لە ڕۆ کۆمەڵاتیەکان و لە یاسا کۆمەڵاتیەکان کە لایەندا دوای ئەم قەیرانەکە باشبوو نانەوە باری ئاسایی خوان ئامۆژگاری وەسایی بەڕێستان چییە بۆ ئەم گەنجانێکی ئێستا بینەری بەڕێستن ئەوان چۆن سەبر بگرن لەسەر ئەم ناڕەحەتانێکی ئێستا ڕوبەڕوویان دەبێتەوە چی بکەن؟ ڕاستیدا ئەوا توانین ئێمە بە چەند خاڵێک بخێنە بەردەم یەکەم پێیان بڵین هەمومان ئەزانین کە ژیان بۆ خۆی کۆمەڵی داخوازیمان لێکە داخوازیەکانی ژیان بەشێکیان شیرێنن بەشێکیان تاڵن بەشێکیان ئەگونجێ ڕەنگیان جوانێ بەشێکیان ڕەنگیان ناشرینە بەڵام بە هەمویان ژیان تەواوکەن بەبەیەکیان ژیان هەر نوقسان دەرەچێ لەبەرەوە هەر تاکێ لەم کۆمەلگاژی پێویستە کا کەسێتی خۆمان سلمێنین لە بوونا کە سلماندنی کەسێتی خۆت لە مووقیف و جێگەی خۆتا بەواکرێ کە نەگلێ لە کارێکەوە قیمەتی ئینسانی دابەزێنێ ئەبێ ئاگامان لە خۆمان بێت لە هەر جێگەیەکە هەین لە هەر حاڵەتێکە هەین لە هەر مووقیفەکە هەین قیمەت و بەهای بوونم لەو جێگەدا بەوە وەسراوەتەوە کە خۆم نەگلێنم لە کارێکەوە بەهاکەم دابەزێنێ ئەم خۆنەگلان لە کارەوە بە چیەکرێ بەواکرێ کە ئەگەر ڕووداوی فەقیریم هەیە ئەگەر ڕووداوی مەسەن حاڵەتێکی ترم هەیە ئەگەر ڕووداوێکی مەسەن کارسفەت ئامێزمە هەیە ئەگەر ڕووداوێکی بارێکی لاری ئابووری یا کۆمەڵایەتیم هەیە یەکەم شت ئەوەتانێ بگەڕن بە شوێن ئەسبابەکانە هۆکاری بەرجەستەکردن هۆکاری هێنانەدی ئەو شتانی کە پێویستە بێمەدی چین ئەگەر هۆکارەکان دەسەڵاتی خۆمان نەبوون ئەوە لای خوا قەرزار نیم تەنها لەسەرم ئارامگرتن پێویستە بۆ من وەکو خۆم ئەگەر هۆکارەکان لە دەسەڵاتی خۆمان و نایکەم و قەسیرم ئەبێ هۆکار بەکار بێنم مەسەلەن کە سابەتە بۆ نایکەم توانای کاسپیم هەیە و دەستی شمەکەیە بۆ نەمکردووە مقەسیرم ئەتوانم مەسەلەن بۆ نمونە بڕۆم زەواجکەم بەڵام بە زەواجکردنەکەم لە ڕێگەیەکی ترا بەسەر وانە بێ خانوو نەبێ و سیارەشم نەبێ لە خانوویەکی مەسەن ئاساییە بژیم و تەبیعی و بە ژیانێکی ئاسایی بۆ نایکەم ئەگەر ئەمەیە وەکو برادری فڵان کەس فرادە کە سیارێکی لە ژێرە و کە خانووگەشی مەسەن فڵان و کە تاقمەکەی مەسەن نووسنەکەی 20 وەرەقەی پێداوە بمێ ئاوا بکەم ئەمەشان دیسان مقەسیرم ئەبێ دایمەن ئەو حاڵەتانە ڕێخێنەوە شتەکانمانەمە هەر کەسە لە بواری خۆیان بەچی بۆ مەکرێ جارێکە ئەوەی کە ئێستا بۆ مەکرێ پێویستە ئەنجامی بەم وەلەو کا بە کەمترین حاڵەتێتی ئەمە خاڵێک وکو خاڵ یەکەم کاوبوو نابێ ئێمە وریای زۆر کەماوە وڵی وریای لە دەزنانی کیانی خۆمان بین خاڵی دووهەم بەڕاستی پێویستە لەسەر کەسانی دەوڵەمەند کەسانی ناو کۆمەڵگە پیاوە بەرپرسەکانمان دوعات کە ناوی دوعاتە خەڵکە دەوڵەمانەکە پیاوە بەدەسەڵاتەکانمان کیتر هەیە لە کۆمەڵگا کە بە ئاگایە ئەبێ لا بکەین و بەلای ئەوانەی کە لە کۆمەڵگا پێویستیان بە ئێمە هەیە ئێستا بۆیە دایمەن کە لە ئیسلامە باسی سەدەقاتەکرێ و باسی ئینفاقەکرێ دەرەجەی ئینفاقێک 1 دینارە بەخشین 1 بە 600 خوا پاداشدەداتەوە لەبەر ڕازاییکردنی و ڕاهیکردنی ئەو جۆرە حاڵەتان و گرفتەکان لە کۆمەڵگا حەڵکەین مەسئولەتەشانی ئێمەشە کە هەستی پێ بکەم نەچم بەدەمێ بەپرسم لە بەرامبەریە ئەمە کەوابوو بێ هەموو یەکێ لە ئێمە لە کۆمەڵگا ئەوانەی کە دەسەڵاتیان توانیان هەیە بڕۆن بە بەدەم ئەوانەوە سێم خاڵی تر کە پێویستمان پێێتی بەڕاستی ئیشی دەوڵەتە ئەرکی دەوڵەتە ئەبێ بەشێ لە دەوڵە ئیشی لەەوە بێت کە کاری ئەو خەڵکانە کاری و کەسانی کە ئێستا بۆ شێوازە گیرۆ دەبوون لە بیریان نابێت لە خەمیان نابێ بۆیە لە ئیسلام شتێکی جوانی داناوە کە باسی بەیتولمالەکە بە سیستەمی بەیتولمالیەکە لە سندوقەکانی ئەوەتانێ بۆ زەواجە و بۆ خزمەکردن بە قەوما و نەدارەکان و ڕێبوار و خەرزار و کێ ئەوانن فی سەبیل اللهشی کردووە کێکە لە بڕەکان فی سەبیل الله کە خەڵکی زۆر گشتیە بۆ ئەو بابەتانەی کە تر ئەگرێتەوە کاوە بێ ئەبێ حکومەتیش دەوڵەتی ئیشێکی ئەمەی هەبێ چوارەم شت ئیشی خێزانەکانە ئەرکی خێزان بۆیە کردن بە چوارەم چووکە ئەمان ناتوانن لە دەروی خێزانیشکەن خێزانیش ئەرکێکی تی لەسەر شانە کە ئەبێ بگەڕێ بە شوێن دەرفەتی گونجاو بۆ منداڵەکانمان چ دەرفەتێک تۆ کەسە ئەتوانێت بەقەدە باوگەقەدە ئەندازەی خۆی بە پرسیادی خۆی هەڵگرت دایکیش بە هەمان شێوە مام و خاڵەکان ئەمە کەڵین کە خێزان تەنها دایک و باوکی فەقیر نەگرێ مام و خاڵ و ئەوانە ببینە بەرپرس لەو منداڵانەمان بەپرس لەو کەسانەمان هەست کەم کە بەرامبەری منیش مقەسیر مەگەر هاتوو نەچم بەدەمیەوە ئەگەر توانام وە لەو کان بە قسەیەکی خێریش بێ دەستگرتنێکی بە بۆ شوێنێک وەلەو کانەمانە خاڵی و هەیە شوێن هەیە جێگەم هەیە ئەتوانن بیخەمە خزمەت چیان کەسی ئاوا برازاکەم خوشکەزاکەم ئامۆزاکەم کێ تا دەرفەتی لەسەر شانی کەمتر قورستر هەیە لەسەری سوکتر کەم ئەمانە ئەرکن لەسەر هایکێ لە ئەمان ئەمە کووکو ئەرکی کۆمەڵگە ئەرکی گەنجەکان خۆشیان خودی خۆیان بەڕاستی سەبرگرتن لەسەر ئەو معاناتە خۆی بۆ خۆی کلیلی کردنەوەی گەشتنە بە ئامانج ئارام بگرە دەگەیتە ئامانج دایما ئەگەتوان لە هەموو لە پێشەکی باسم کرد لە سەرەتاوە کەوتم یەکێک لە معناکانی سەبر و فەلسەفەکەی ئەوەتانێ ئێمە ئەتوانین ئەو حاڵەتانە بگۆڕین پێی کلیلی گۆڕینەکەی سەبرە
دکتۆری بەڕێز هاوکارانم ئاماژە بەوە دەکەن کە کاتم نەماوە کۆتە ئامۆژگاری بەڕێستان بوو پێی کە لە ئەسنای هەموو قسەکانتدا بەڕاستی کۆمەڵێک شتی تازەت و ڕوژاندووە باست کرد بە دیدێکی جیاوازتر چ ئامۆژگاریەک تێ لە ماوەی یەک خولەکدا بۆ بینەران لە ڕاستی ئەوەی کە ئەمە هەمە یەکەم ئەوەیە عەرزی هەموو ئیمانداران کەم کوردستانی خۆمان ئیسلامەکەی ئێمە ئەم پەیامی خۆی گەورە جوانترین پەیامی سەرزەویە تا ئێستا لە دنیادا لە ڕووی زانستیەوە کە ئێستا خۆشبەختانە لە ئەوروپا کە دراسە ئەکرێ وڵاتانی دەرەوە جوانترین ئاینە کە خزمەت بە ئینسان و بە کیانی ئینسان بە ڕۆحی ئینسانەکە بۆیە ئاینی خۆمان بەلاوە بچووک نەبێ دینی خۆمان بەلاوە کەم نەبێ بەڵام گرنگی ئەوەتانە ئێمەی کە لەناو بازومە دەستە ئیسلاماژین تۆ ئەوخوا با ئیسلامێک لەناو خەڵکا بەرجەستە بکەین کە خەڵک ئیسلام جوانکە ربنا لا تجعلنا فتنة للذين كفروا ئێمە ئەبێ خۆمان نەبینە هۆکاری ناڕەحەتکردن و خەفەتدان یا بڵێن لە دوورخستنەوەی خەڵکانی بێبڕوا جار ئەم ئیسلامە من قەناعەتی من ئێستا لەم سەردەمەدا لە 180 دین سەلیلی دەستی کادرەکانێتی خۆزگە ئێمە بتوانین بۆ معنای جوانانەی ئیسلام مامەڵە بکەین تا دینەکەمان ئینشاڵڵا بێتە دینێکی سەرەر زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی بانکخواز لە ئەستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە میوانی ئەم ئەڵقەی بەرنامەی باس و خواز بوون سوپاس بەڕێزان کۆتاییمان هێنا بە مەڵقەی بەرنامەی باس و خواز تا بەیگەیشتنەوە لە ئەڵقەیەکی دیکەدا هەموو لەکتان بەخوای میهرەبان دەسپێرین خواتان